بیسەرانی عزیزی پۆدکاستی ڕوودا و سڵاوتان لەبێ خۆشەویستان من محەممەد ڕەحیمم خۆشحاڵم جارێکی دیکە لە پۆدکاستی زار و نەتەوە بە خزمەتان نەگەمەوە بەڕێزان هاوکار و میوانی من لەم پۆدکاستە نووسەر و ڕووناکبیر مامۆستا محەممەد مەسعود محەممەدە مامۆستا بەخێر بێتەوە سپاس لە زنجیرەی پێشوو باسی یەکێتی هەستی ئینتیمامان کرد هەروەها باسی ناوەندە ڕۆشنبیریەکانیشمان کرد باسی ئەو گرفتانەمان کرد کە ئێمە لە بنیادی پەروەردەیی هەیمانە هەر لە خێزانەوە بۆ باخچەی ساوایان خێزان ئەو جا خێزان ئەو جا دایک ئەو جا دایک سێ خێزان ئەجا لە بابەتی ناوەندە پەروەردەی باڵاکان ئەکادیمیەکان بە تایبەتی زانکۆ یعنی ئەوەی کە پرسیارەکەیە زانکۆی ئێمە نەیتوانیوە بەو ئەرکەی خۆی هەڵبسێت ئەو ڕۆڵەی خۆی بگێڕێ پەیوەندی بەوەی زانکۆی ئێمەش لە گێژاوێک هەیە وەڵا وا دیارە ئەمن دوورم لە ناوەندە ئەکادیمیەکان مەس لێکەوتەکەی بینی ینی لێکەوتەکەی دەبینم هاوار دەکا باش بەڵام حەز دەکەم کاک محەممەد نکو ئەوەیەک بیر دەکەمەوە بێژووە بڵێ ڕووبارێکی دوور و درێژە لە فلان نقطە فلان ئینسان ئەهای بەسەر هات فلان کۆمەلگە ئاهای بەسەر هات زانی خۆمان بەچ دەبینم چی وەک بڵێ مەسەن ساڵی 400 پێش زین کەس باوەڕی دەکرد پاش 10 ساڵ ڕۆما بگیرێ ڕۆما 1000 ساڵ بوو دەوڵەت بوو ئەستەمە بێگومان باوەڕ کە ئێستا منە هەز دەکەم شارستانێتێکی گەورە و گران بە عرضت دەکەم شارستانەتی غەربی هیچی خۆمان نییە شەکی شەرق ئەوسەتی بۆ چۆدە ناویدی غەربی ئەوروپایی و ئەمریکیە ئەوە حەز دەکەم وەک بڵێ ساڵی 350 پێش زاینە هەر هەندە بزانە هێرشێکی بربەری بۆ چوو ڕەگ و ڕیشەی دە ئەوەی کە تۆ پێ ئەگەر یارمەتیم دەفەرم باسی زانکۆت کردبنە باڵێ زۆر کەس بە من دەڵێت دکتۆر ئەوانە وڵای من کاکنە دکتۆرم نەما ماجستێریشم هەیە باشە یاڵە ئەوە یەکم وەرگرت بەکەلۆریۆسک باش دەڵێم بۆ ئەوە ناگی وەڵاهی نایکەم هەر کتێبەکانی من هەرێکی بە 15 دیکتۆرای پێوەردەگیرێ ئەو شتانی کە ئەم تەڕحیان دەکەم بەڵام ئێستا کار لە کوردستانیش دانیە ئەوەی ڕۆژێ ئەو ڕۆژە سەپار بوو پێرار بوو کچێکی پۆرنستاری لوبنانی لە ئۆکسفۆرد وەرگیرا ئینگلیزەکەشی تاو نەبوو حەفلەیان بۆ کرد ئەوە نیشانەی چییە؟ سەنعەتەکە سووک بوو بەڵام دەزانی بەم بەستی چێ دەکەم ویستناوەکەم دەبیتەوە ئەسبەرەوەکەی دڵی جرجە بەڵام ئەو ویستێتی بخوێنێنەوە چێ نا بخوێنەوەی چی کاکچی خۆم ئەوە ئیشی خۆی لە ئەمریکا هەموو دەمێت بەڕوت قوتی هەڵدەپەڕێ هەر ئەوەی ئیشی زەماوەندێکی گەورەیان بۆ کرد ئۆکسفۆرد کە من چەند مەتحم کرد لە ئۆکسفۆرد دەزانیەوە چییە؟ ئەمە چییە وەکو چی لێ دەرهێنانی زوانم بەردی بناغی شارستانەتی و سەقافەت و زانی ئەکادیمی و هەموو زاندانیشم ڕخنە لە زانکۆیەکانی کوردستان بگرم وڵا کاکە دیارە زۆر باشترن ئەوەی کەوتە ئێمە هەستەکەم لە 400ەکانی ساڵی 400ەکانی لە چ ڕوانگەیەکەوە لەوەی کە ئێمەش لە بەردەم ڕوخانێکی ئەو شارستانەتی غەربی ئەو شارستانەتی کە ئێستا دێ بە تیارە و بە ئەوە دیفاع لە توزانم لە گەیەک دەکا لەندەن ئەوە مۆنتیکارلۆ دەنجی ئەڵمانیا سوبحانەڵڵا ئیشوکاریان هەر ئەوەیە وازێن لە هەموو شتێکی ناوت یعنی جاران دیفاعیان لە مافی ئافرەتێک دەکرد ئۆکەی بەسەر چاو دەیز بەدڵی خۆی مێرد بکە ئێستا ئەوەیان تێپەڕاندووە هجوم دەکەنە سەر ئافرەتێکی کە دەوێت بە تەبیعی مێرد بکە وەرەت بۆ لەگەڵ ئافرەتێک مارەجی ناکەی بۆ کوڕ لەگەڵ قوڵ نێکە و هێرش دەکەنە سەر چوو دەزانی چیان ناوەچیان لە یەکەکی وەکو من ناوە کابراایەکەم ساحب ژن و منداڵێکی ئاسایی پێیان دەڵێن بە عەرەبی تەرجمەی عەرەبی ئەلغەیریین هۆمۆیەکان پێیان دەڵێن میثلیین ئێمە بووینە غەیریین ئێمە نەشازین تێدەگەی برام ئەمە بە چ تەسمیەتی پیر مێیەتی کە لە حەدی خۆی دەردەچێت بەرەو پیری دەڕوا باشە مەرە و ماسۆشیزم دەڕوایی دیوای لێ دێ نازانێت یەقەی چێ بگرێ ئەگەر لێی گەڕێی هەموو شارستانێتێک و هەموو هێزەک و هەموو کۆمەڵگایەک بەرەو قەبر دەبات
مەسئول مەسەر قسەی خۆم مێژم خوێندەوە هەر ئەوان نین ئەگەر ئەوەندە عەقڵیان هەبا زانی باەن مێژووی ڕاستەقینی بنەوە چییە نیان دەهێشت ئەوها پیا سووک بکرێت بگەڕێنەوە سەر باشووری کوردستان و لای خۆمان ئەوەی کە پەیوەندیدار بێ بە ناوەندە زانستیەکانی ئێمە ناوەندە ئەکادیمیەکانی ئێمە بێگومان دەسەڵاتی سیاسی ڕۆڵی گرنگیە هەم لە ئیدارەدانی وڵات هەم لە بنیادنان و بوونی استراتیژێتێکی دوورمەودا و ڕوئەیەک بۆ ئایندە جا ئەوەی کە پەیوەندیدار بێ دەسەڵاتی سیاسی ئێمە تا چەند هەوڵی داوە زانکۆ و ناوەندە پەروەردەیەکانی ئێمە زانکۆک باڵاترین ناوەندی ئەکادمی ڕۆڵی خۆیان بگێڕن واللهی ناوێرم قسە بکەم بوون ناوێرم چونکە مەسەڵەن دەبینە قسەیەک دەکەم لەسرم دەکەوێت چونکە بەڵگەم نییە باشە بەڵام ئەمن ئەوەندە دەتوانم بڵێم کە زەڵتیان نەکردو باشە پێوەەر و شتیواشکاوە زانکۆ بە کەیف خۆی شەهادە دەدات تەنها هەر بەڕێکردنە ئەو هەمە زانکۆ ئەهلیە و مەزانە ینی زانکۆ ئەهلی شتێکی خراپە بەعکسەوە خۆی زانکۆ کە دروست بوو ئەسڵەن ئەهلی بوون حکومت نەبوو کە زانکۆ دروست بوو لە ئەوروپا لەسەر ئەساسی ماجامیعی دینی و ئەو شتانە شتێکی ڕێکوپێک و پیرۆز بوون زەبط و ڕەبتەکی زۆر بەڵام ئێستا هەست ناکەم هەزەکەشی دازە پساوە و هەموو بۆتە خاترانە و ئەدی بۆ فلان وای کرد ئەدی بۆ من نەبێ خلاص ئەم خاتران بەسیترین کە تو چاوت لە بەسیترین شت پۆشت باش و خۆت ئەوەکت نەبوو با بڵێن پاشخانەکی پلانێکی ڕۆشنبیری پلانی ڕۆشنبیری پلانەکەم چییە کە ئەمانەت نەبوو و ناڵێم نییە دەبینی هەیە شارەزی هەموو شتێک نیم بەڵام ئەنجامەکانی نابینی وەیان نا زیاتر بەرەو پوکانە و بەرەو خاترانە و ئەوە دەچێ شەهادە توزانم لە کاتێکا زانکۆ بێ نمونە بێ ینی زانکۆ باڵاترین ناوەندی ئەکادمیە ئەو خاترانەیە بۆ ئەو خاترانەیە هەرەمان گەڕێنێتەوە بۆ بازنەی خێزان و عشیرەت و حیزب و شار جەبڵم من قسەی خۆم من 20 ساڵە لە ماڵە خۆم کتێب دەنووسم بە حاڵ مامۆستایەکی زانکۆ دەبینم باشە ڕۆڵی هەبێ عمیدێک دەبینم بۆچوونیە بێ چی دەکەن چ ناکەن بەس ئەنجامەکەی دەبینم کە زۆر کەس دکتۆرایان هەیە دکتۆرایە زۆر لەو ڕخنانەی دەڵێن لە بەلجیکا و لە هۆڵندا ئەوم دکتۆرایان نیە لە ڕێخوای یەکێ لەو ڕخنانەی کە لە زانکۆکانی ئێمە گیرێت زۆر جار ئەڵێن ئەو زانکۆوەک و باڵاترین ناوەند زانکۆک و کۆتا ناوەندی پێگەاندنی گەنج بۆ نمونە لە پرۆسی خوێندنە نەیتوانیوە ڕەئی گشتی دروستکە ینی ڕای گشتی دروستکە بۆ چوونی هەبێ لە زۆر پرسا ئەمە دەسەڵاتی سیاسی خۆی ڕۆڵی هەبووە لەم بێ بایەخکردن و نەبوونی ڕۆڵە یان چی ئەنجامی کۆمەلگایەکە تەکاتمە هەر کۆمەلگایەت ئەتوو سەقافەتێکت هەیە بریتە لە خزمێنە و خاترانە باشە ئیدی بەتەمایکی لە سیاست دەڵێ لە زانکۆ دەڵێ لە بازار دەڵێ کە سیارە لێ دەخڕدرێوەری دەم شاکە چۆن ئەم خەڵکە چۆن دەڕون هەموو نییە سوکانەکە بەدەستەوە گرتووە دەڵێ مافی خۆمە ڕۆژی خۆمە ڕۆی جادە مڵکی منە هۆڕنەچی بۆ لێدە ئەتو ئیانەی منت کرد من مهمترین کەسم لە عالم کە وەختی خۆی دەوڵەتی میدیام هەبوو ئەو شتانە چۆتە نامێشتی برام باوەڕکەم دەچمان زۆر لە سەفەر دەکەم هەر کە دەچمان لە شێ دەچێ ئوتێل وانە بانی نانێک دەخۆی دادەبەزی یەکەم جارە باس تەمەشای سیارەکان دەکەم ساقەکان خەڵک ئەو کۆمەلگای دەخوێنەوە باوەڕ بکە نمونەیەکت بۆ دێنمەوە ئاخر جار سەفەرم کرد 1970 بشتە چوا بوو ناوی وڵاتەکە نایەنم باش بەیانی ئاهانم خوارد و برادەرەکەم گوتم نەباتە نووست بێ نووست بوو ئەویش لە شەربێن بن تەلەفۆنی نەکرد گوتی نەباتە خەوی تێکدەم خۆم دابەزیم ئەو ڕۆژە و دەوری سعاتنەوە شتیوای بەیانی بوو چوو تەمەشای سیارەم کرد بینایە ئەوانە کاک محەممەد ئەها ئەکەم پێ لەسەر ڕۆخی ڕۆسیفەکە ڕاوەستا بووم بەس پێم هاتە خوارێ گوێم لە دەنجی سێ چوار سیارە بوو ڕاوەستان ئەوهام کرد بۆ من ڕاوەستاون بۆ من تێ بپەڕی ئەوانە بەشەرن
لە شەقامەکە لای خۆمانەوە بینی و پێ لێتونەکڵێ والله بود كأنما أتو دجبني يعني تعداد لك ناخەمی ئەوەیەتی يكسر قلت أو وڵات خەمیەوەی پێش ئەوانە میلەتن وەرە نفسیەتی کوردستانت بۆ دەخوێنمەوە حەزەکەی ڕۆژێک ها پیاسەیەک دەکەن کامێرەش دانێ دەکسە پێدەمها ئەو نفسیەتە وای بە سەقیەینەوە گەورە ئێمە باسی ئەو دەردانەمان کرد یعنی وتمانەمە گرفتەکانە خێزانە دەسەڵاتی سیاسی ڕۆڵی هەبووە نەبوونی پلان و نەبوونی دیدگەیەکی دوورمەیدا ئەمە ڕۆڵی هەبووە وەکو ئەرک ئەنی بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە وەکو ئەرک لێرە ئەرکی کێکەوە بکە زانکۆکانی ئێمە بەڕاستی ئەو ڕۆڵە بگێڕن کە مەهامی زانکۆیە وەڵام ئەمە حەق نییە ناوی کەس نایەنە بێلایەنە بێ حەقم نییە چکە کار لەوە دەرت بڵێم حیزبەکان ئەنجومەنی وەزیران یعنی ئەرچی هەمویانە وی کەسیش نیە لە ئاخری وا دەکەی دەبینی هەموانە و ئی کەسیش نییە everybody's business is nobody's business ئەو پەندێکی ئینگلیزی ینی دەڵێ ئیشی هەمووان ئاخری کەس گوێی ناداتێ ئە بڵێم چی ینی حدەم هەبێ ئەو قسە بکەم نازانم ئەوڵا دەڕوە بە من چا نابێ بەڕێوە چێ خوا دەیجێ لە ڕابردووە بە تایبەتی لە ئەزمموی خۆڕێبەری لە باشووری کوردستان و ئەزمموی حکومداری کورد لێرە دروستبوونی زانکۆ لە دوای زانکۆ و ئەمانە وەکو نیشانەیەک بۆ پێشکەوتنی کۆمەڵگە بەڵام گرفتێک هەبوو لە ڕابردووە ینی زۆر جارۆک و ڕەخنەگیراوە بۆی کە لێرە لە کوردستان کارێک کراوە کە هەموو شارێ زانکۆیەکی تیاابێ هەموو گەڕێکی زانکۆیەکی تیاابێ جا ئەمە گرفتە گەورەکە لێرەوە سەر هەڵەدا تێکەڵاوی کۆمەڵایەتی دروست نابێ دابڕان دروست هەبێ ئەمەڵەتی شار دروست دەبێ سەقافەتی شار دروست دەبێ باشە زانکۆ لە کۆیە زانکۆ لە کەلار زانکۆ لە زاخۆ ئەوە هەریەکەی فەریکە دەوڵەتەکە بابە لێکەوتە خراپەکان ئاخری وەکو جێرمامان لێدێ بوون بە 4,000 خۆی 5,000 بوو بەڵام هەزارێکیان ئیتاڵی بوون بە 4,000 دەوڵەتی کۆنفیدرالی دەوڵەتی گوند دەوڵەتی شارۆچکە واللهی کوردستان ئێستا بۆ ئەوە دەڕوە ئەو شارەی یعنی گریمان کەلار ئەها بڵێ کەلار کفریش دەڵێ هەرخۆ ئەمنیش زانکۆم دە مەتاڕیشم دێ برم دەبایە زانکۆکان لە یەک جێ تەرکیز بکرێت گەنجستیە کاڵبوون ئەگەر لە یەک جێش هین نەکرێت ینی چڕ نەکرێتەوە قەیچیە کاتۆ بۆ نە شارێکە با زانکۆی تیاابێ بەڵام ئەوەی کە ئەم زانکۆیە لەم شارە بەس خەڵکی ئەم شارە لێ بخوێنێ ئەمە گرفتەکەیە ینی باشە کوردستان چەند زانکۆی دەوێت ئەتو چەند کادری ئیداری دەوێت بۆ جێڕانی ئەو هەرێمە بچووکە 4-5 بڵێ 6 میلیۆن نەفەری تێدا یعنی نوکتەیەک هەیە دەڵێ یەک مدیری ناحیەی چین بێنە هەموو کوردستانت بۆ دەجێڕێ بەڵام ئەگەر لێگەڕە ئیش بکە ئەخر وێنە ئەو هەموو دەستگای ڕۆشنبیری پۆلیس ئاسایش حزبی ڕاگەیاندن لوجنەی نازانم چۆن ئەو هەموو وەزارەتە کاکە وەڵڵی ئەو ناوێت ئەو هەمووی نایە بەخوا ئەوە نوکتەکەی دەجێڕبەوە چۆن بیستومە لە بازار یەک مدیری ناحیەی چین بێنە مدیری ناحیە کاکەوە تا قوانین دەبێ ئەوها بڕۆ خوێن 100 میلیۆنی 200 میلیۆنی ئەو چەند زانکۆمان هەیە چەند دەستگای ڕاگەیانمان هەیە چەند هەزار مەجەلە بەڵام ئەمانە ئەگەر ئەرکی خۆیان ینی حتا بۆ نمونە دەستگای ڕاگەیاندنە زانکۆیە ئەمانە ئەگەر بە ئەرکی خۆیان هەڵبسن ینی ڕۆڵیان هەبێت هیچ نێکی نییە هەبوونیان کاک محەممەد هەبوونیان بەو ژمارە هەر خۆی دەیسەلمێنێ کە ئەرچیان تێکدانە ئەگەر مەبەستیشان نەبێت زۆری بۆریە کە بوو بە 5,000 مەجەل و 6,000 زانکۆ و نازان چی ئەو مانای چییە ئەوە بەرە من یعنی ڕوحی ئینفیساڵی جوداخوازی جوداخوازی شار گەڕک عشیرەت ڕاوەستت وەڵی بە دووری مەزانە زانکۆی عشیرەت پەیدا بێت باوەڕ بکە زانکۆی عشیرەت ئەو ئەم قسام کە ڕەنگە 5 ساڵی دیکە بێتە دی بڵێ ڕێکخراوەکە هەیە ئەساسەکە هەیە چەند دەوڵەمەندێکیشیان هەیە دووری نسمێنەهاش بکەن وەرە زانکۆیەک دانین بۆ عشیرەتی ئەکس بە ناوی بۆ عشیرەتی خۆمان من ئەسلی کوردستانین فکرەکەوە سنتەری کائیناتین چۆن ئێمە برم باسی لە هەڵقەکانی پێشوو باسی ئەومان کرد
قۆناغبەندیەکانی هاوسەرگیری یان ئەو زنجیرانە وەراغی ئافرەت بەڵێ پێنج قۆناغ. جا یەکێک لەو بابەتە گرنگانەی کە لە زانکۆ وەک ناوەندی ئەکادمی وەکو باڵاترین ناوەندی ئەکادمی خوێنکار کە دوایەوەی ئامادەی تەواوەکە چێتە زانکۆ لەوێ ئەگەر بۆ نمونە خوێندکاری شارە جیاوازەکان شوێنە جیاوازەکان بیرکردنەوە جیاوازەکان ئەمە ڕۆڵی گرنگیە بێ هەم لە تێکەڵاو بوون هەم لە بابەتی هاوسەرگیری هەم لە ئاشنابوونەوەی کۆمەڵایەتی ڕێکەڵاوی کۆمەڵایەتی ئینتگرێشنی کۆمەڵایەتی. بەڵێ جا ئێمە کە ئەمەمان نییە ئێمە کە زانکۆمان قەتیس کردووە لە شارا و ئەم زانکۆیە لە کەلارە بێ خوێندکاری ئەوێ هەر لەوێ بخوێنێ و ئەوەی لە زاخۆیە خوێندکاری ئەوێ هەر لەوێ و ڕانیەوە بە هەمان شێوە کۆی و ینی هەتا دوایی ئەمە لە لێکەوتە دوورمەوداکەی چ کاریگەری وێرانکارە ئێمە سەرەتانن سەرەتانی نستون هەموو فکرەکە قسەمان لەسەر فکرەکەی فکری ئەوەی هەر شارۆچکەیەک زانکۆی هەبێ ئەوە سەرەتانە چی بردووە یاڕەبی ئینسانی زۆر دڵسۆزیان تێدا ئەکید هەیە و بە سەدان و بە هەزاران بەڵام لە بەرامبەردا سەدان هەزار خەڵک پەروەردە دەکەن کە لەسەر ئەساسەکی ناوچەیی پەروەردەکران و هەر لە جغزی شارچکەی خۆیان دەمێنن کاکە بە هەمووی سەرەتانی نووسۆ بدەن ئەو ڕخنەیە کە گیراوە بە تایبەتی لەو بوونی ینی قەتیسکردنی زانکۆ لەو شار و گەڕک و چیوچیە کراوە بۆی کە بۆ نمونە دەسەڵاتی سیاسی ئێمە حکوومەتی ئێمە زۆرتر هەوڵی ڕازیکردنیدا ڕازی کردن خاترانە شتەکەم بەبیر هاتەوە فەرموو ئەمن یەکەم زار لە حکوومەت ئێرەم تاعین بووم لە وەزارەتی ڕۆشنبی بەڵێ ئەحمەد بێ کاکفەلەکە دین کاکەی یەکەم زانەوە هەفتا من لێ تاعین بووم بچوم بۆ یەکەم کۆبوونەوە لە خزمەت جەنابی ڕەحمەتی لەبیرم ئەوسا چاکم لەبیرە کاک سەلام عەبدوڵڵا بوو ناسر حەسەن بوو کۆمەڵێک ئینسانی بەڕێز ئەو قسەی کرد گوتی ئێستا ئێمە پێویستە ینی کوانتیتی وەرگین کەمیە ژمارە خەڵکی ڕازیکەین با بنووسن با شێرکەن ڕقابە لابن ماوەیەک هەتا دوای وەردەبەر کۆنتڕۆڵی دەکەین لەبیر بە ئەو قسەی کرد لەبێ ڕۆژێ تا ئەوڕە بەڕەحمەت بێ مرد چەند وەزیری دیکە هاتن چەند ئەجا دەستگای دیکە چەند ئەو سیاسەتە ئێستاش نەگۆڕام و نەخێر نەوێ بڵێ ئەوێ ڕۆژی بڕیارماندا دۆختر بووە ئەوەکە لە دەست دەرچوو شتێکە لە ژێر کۆنتترۆلدا بوو مابوو هەموو کەسنگ نەدەوێرا بەسەر جنێو بدات ڕخنە بگرێت بەبێ ئەساس بەبێ بەڵگا بەڵام ئێستا والله گەر ئەساس و بەڵگەت هەبێ کەس لێت قبول ناکە دەگەی دەبێت دانیشی درۆ بکەی گەنجەکانیش باوەڕ پێ دەکەن باسی جنێو باسی جنێو کرد ڕخنەی بابەتی شتێکی کەیە جنێ و تەشهیر و تەخوین و چی ئەمانە شتێکی کەیە کەس نییە بچێت گوێیان ڕاکێشە بەدێت دانیشم وی نەفسێتی خراپە ئاخر حەقیتی ئاخر چۆن دەکرێت کاکە دەوڵەت و کۆمەلگا ئەها دروست نەبووە بە ناز و فیز و نازانم چێتا حاشایەکی جەناتان حاشایەتی هەموو ئینسانەکی شەرەفمەند و پاک بێ ئەخلاقی و جنێودان سەرەتان بڵاو بێتەوە جا باسی دەردە کۆمەڵایەتیەکان زنجیرەی پێشوتمان تۆزە باسی دەردە کۆمەڵایەتیەکانەکەین ئەو دەردە کۆمەڵایەتیانی کە ئێمە هەیمانە ئەو جنێودانە ئەو یەکتر سڕینەوە ئەو ڕەتکردنەوەی یەکترە بەبێ بنەما بەبێ ئەوەی لە بابەتەکە تێبگا جەنابەت گۆرانی بێژەکە هاتووە بە ناموسی دادێنە خوارێ یەکسەر بۆ بابەت چ بووە ئەمن وەرە بزانێت ینی هەر کەسێک قسەیە بک پێچەوانەی ئەو ینی بیرکردنەوە باوە گشتیە خۆی پێشەکی بڕیاری داوە تو خراپی چونکە ئامۆزانی باش لەهجەکەی من وەکو لەهجەوی نییە ئیتر خەڵا حکم دەرچوو لەسەر بەسیترین وشەی دیتەوە کەواتە لە قورئان دەڵێ حق عليه القول ئەیدی بزانێت چ لێ دەکەن دەردەکە هەیە باش هەر شتێکی دەوێ بەسیتریشتە بەخوا نەشی بینێتەوە دنێ بدا ئەرە واقعەوە هەیە مەساتەوە جا باسی وتمان باسی ئەو دەرداناکەین لێرە لە طبعا سوشیال میدیا وەکو ینی تەکنەلۆژیا و پێشکەوتنی تەکنەلۆژیا بوونی ئەو فەزا مەجازیە ینی یەکێکە لە بابەتەکانی دیکە کە
هەم کۆنتترۆلکردنی لەسەر ئاستی جیهانیش ینی ئەستەمە ئەوەی کە زۆر جار ینی هاتنی سوۆشیال میدیا و تەکنەلۆژیا و ئینتەرنێت بۆ وڵاتی ئێمە بۆ کۆمەلگەی ئێمە تەکنەلۆژیای کات پرس بە کۆمەلگەکان ناکە ئامادەنیان ئەو دێ ئەگەر ئامادە بووی خێر ئەگەر ئامادەنش نەبووی وەکو خۆمانی لێ دێ ینی بوونی ئەو کراوەی سوۆشیال میدیا ئەوە تا چەند ینی من لەگەڵی دۆخەکەی خراپتر کردووە ناکاک محەممەد کەشفی کرد خراپی نەکرد سوودی زۆرە هەڵی ماڵ وەکو سیارە وەکو پایسکل دۆزینەوەی قیتار چەند حالیسەی قیتار ڕوویداوە چەند حالیسی سیار ڕووداتە زەرەر هەیە باش بەڵام وەرە بزانە سوودەکانی چەند زۆر جەمە بەستم چییە تۆ دەگەر کۆمەلگایەکەت خۆی بەسەن پەروەەر جوان پەروەەردە نەکرابێ گەنجەکان لە پێشە چیەوە 100,000 جار لە ماڵە بە قوربانی بوون و هەرچی بیکا بۆی دەپۆشدانزارەکەی داچی بە ملیۆن کێشەکە لەوەدایە واتە تۆ ئەڵێ سوۆشیال میدیا فیدباکێکی گرنگە بۆ هەڵسەنگاندنی دۆخی پەروەردەی ئێمە بۆ دۆخی کۆمەڵایەتی ئێمە کەشفی دەکات پێشان دەدات مستەوا چەندە سای ڕۆشنبیری و عقل و ئەدەب باشتێک بۆ بجار باش یەکەم جار من لەبیر مەها تەلەفۆن پەیدا بوو لە کۆیە و لە هەولێر و ئەوانە لە بەغدا کە چاوم کردەوە تەلەفۆن هەبوو لێرە لە کوردستان باس بەڵام لە کوردستان ئاخیری ئەوەلی هەفتایەکان عفوان باش تەلەفۆن پەیدا بوو دەزانی نۆرماڵک نۆرماڵ ئەوانە وەرە بزانە خەڵک داد و بێدادی بوو لە دەست تەلەفۆنی نەناسرا تەلەفۆنی ناسرا تەلەفۆن بۆ فلان کەس بکە جنێی پێ بدەوە خەبەری نینی بەرێ و چەند ساڵ ئەو هابوو دوای ئاخری بێزار بوون بوو بە شتێکی ئاسایی باش تێدەگەی سوۆشیال میدیاش هەماشتا ناوەکم نووسیوە حەسەن هەر کەس فلان کەسم دیت جنێو ئەوی دیش جنێو هەموو جنێوی پیس بەس ئەوە دەبێت ڕۆژێک لە ڕۆژان کۆنتترۆل بکرێت و ئەگەر کۆنتترۆل ناکرێت دەبێت توزانم دەبێت شتێک دانرێ بەبێ ئەو بەرەڵاخانە ببڕێتەوە دەبوو بکەی هەتا کوردەکەی چۆتە ئەوروپا خۆ بە ئەوروپایان ئازاد دەکات ینی بێ منەت جنێوان دەدات بە ئەوروپایان بڵێ کاکە تۆ دەزانیت سەرێکی خراج لەسەر من دەکەی شتاچی دیشت پێ بڵێم ئەرە کاکە ئەوروپا ئەو هەمە ملیۆن کەسەت وەرگێت و دەزانی نیوەیان هیچ مەترسی لەسەر ژیانی نییە هەر لەبەر وڵی لەبەر ئافرەتی جوان و لەبەر پارە و لەبەر ئەوە چوون باشەکی زۆر تاکو تەرایەکی زۆری شەیە لە بێکاری لە نەبوونی دەرکاری شەڕ بێزاری چاو هەڵفڕین لاساکردنەوە و مافی خۆشێتی بە دوای ژیانێکی باشترە گەڕێ بە دوای ژیانێکی باشتردا دەگەڕێ بەڵام ژیانی مهدەد نییە لێرە ئەوروپا بەسەر ساسەوەی دەگرێت وڵا کاکە گەر بینێرینەوە عێراقیان سووریا ڕاست دەکوژێت بەس ئەوانش ڕۆن وڵای کاکەوان نییە هەمویان وانین بێگومان هەمووی خۆ دەشزانن و ئێستا لە سوید و لە بەریتانیا و لە کۆمەڵک جێم و پێدادێنەوە کاکەمەوت وڵاتی خۆمان هەڕاج کرد دەشدانن نیوەیان هەدێن دامیان دەنووسن عاشەکە وەردەگرن و دەچنەوە وڵاتی خۆیان داخ لەسەر داق کەستا دیدی ژیانیان ناکە بەسە گیان ڕاکێشن ئەمیان نا ڕی دزی دەکاوی جنێ بدەدا ئەوی نازانم چی دەبێ حەدەکی ئەخلاقی دانرێ وەیان نا بەسە مافی مرۆڤ زۆر باش باسی لەوە کرد کە هاتنی سوۆشیال میدیا زۆر ڕووی دەردی ئاشکرا کرد بە تایبەتی لە دەردە پەروەردەیەەکە ئەوەی ئێمە لە بەردەم ئەم شەپۆ لە بەهێزەی یەکتر سڕینەوە تەخوینکردن ئەمە بۆ گەشتوین بەم دۆخەیەمە ئەمە لەبەرەوەی ئەمە لەبەر ئەوەی کە ئێمە هەر لە بنەڕەتەوە لە خێزانەوە لە ناوەندی پەروەردەییەوە یعنی لە کۆی کایەکە کێشەمان هەیە زانی چۆنە ئەو دەوڵەتانی ئێستا باش پێشتر لەژێر حکمی عوسمانی و ئێراندا بن منە باڵێ هێز ئەوروپایەکان لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 هاتن بە فکری ئازادی خوازی و ئەم بەرژەوەندی خۆشیان هاتن ئەو دەوڵەتانیان دروست کرد عێراق سووریایە ئوردنان دوای سعودی هەبوو بنەماڵی ئەوە سعود میسر هەبوو مەغریب هەبوو بەبزەم لیبیاش هەبوو بنەماڵی سنووسی پێش مەعمەر قەزافی شتێکیان لە تاکید نیم بەڵام یعنی بێ لە تورکیا و ئێران بەڵێ کاکە هەموو جیهانی ئیسلامی بەڵێ شەش حەب دەوڵەتی هەبوو کە بە تەبیعی خۆیان هەبوون ئێستا بوونەتە 30 دەوڵەتی ئیسلامی دەزانی زۆربەی دەستکردا
یەک لاوانە عێراق دەست کردە دەستکردە وایان دەزانی ئەگەر ئازادیان کەین بەخۆشی دەژیان ئێستا کاکە واتە ئەوەی لە عێراقا دروستبوونی دەوڵەتەکە لەسەر ئەساسی پێداویستی کۆمەلگە نەبووە نەخێر دەستکردبوو و هاتن و بەرژەوەندی بنەماڵەیەکیان لە حیجازەوەێنە و هەر ئەوەندە نییە ینی عێراق توزانم ئەوی کردیان خەریتێکی مستەنعیان دروست کرد باش هەر قەیدی ناکە بەس شتێکیان نەدەزانی کاکە ئەوانە قابلی پێکەوە ژیان نین دەستیان و بێتەوە یەکتر دەخۆن ئەو دەمای پێت گوتبان کاکە بە تەمانە بن قەنەعەتیان نەدەکرد ئەو شتە زۆر لەگەڵ ئەمریکیان زۆر بەزەقی دەرکەوت بۆ نمونە بە هەموو عەقڵیان دەزانی کە چوونە ڤێتنام وەکو بە عەقڵی ئەوەی چوون کە ئەنەما ڤێتنامی لە زوڵمی داگیرکەری فەڕەنسی ڕزگار دەکەن باوەڕ دەکەی کاک محەممەد یەکەم جار کە ئەمریکی هێزی ئەمریکی وەکو ناوبژی چوو بۆ ڤێتنام بەڵێ چوو وەکو ناوبژی کار فەڕەنسی ئەوانیش ئەفکریان هەبوو هێزە کۆلۆنیالیستەکان ئیستعمارەکان دنیایان داگیر کرد ئێمە دەچین ڕزگاریان دەکەین و حدێک بۆ بەریتانیا فەڕەنسا دادەنی چکە ئێمە شۆڕشمان کردش بە بەریتانیا بەو فکرە چوون کەچی دوای وەرە بزانە خۆیان چیان کرد نازم چەند میلیۆنیان کوشت ئەو بۆمبایی بە ڤێتنام دادراوە دەڵێت لە حەربی عالەمی بەکار نهاتوە تێدەگەی برام پێشتر ئینگلیز و فەڕەنسیش ئەو غەڵەتەیان کرد کە ئەو دەوڵەتانیان دروست کرد یعنی ناڵێم غەڵەت بوو واقع تازە هات خۆم ناڵێم بگەڕێنەوە 1950 شت هەبوو نەیان دەزانی و ئێستا پەشێمان بوونەوە فەرموویستان ئەنجام ئەوە ئێستا وڵاتی خۆیان خەریکە بڵێم داگیر کرا ئەوان هاتوون بەرژەوەندی خۆیان لێرە بەرژەوەندی خۆشتێکیش بۆ خەڵک دەبیخۆ هەر ئەوەندان پێ دەبیخۆم واتە ئەوەی کە ئێستا ئەوان لە بەردەم ئەو شەپۆلە گەورەی کۆچ بەران لە بەردەم ئەو شەپۆلە زۆرەی خەڵک لە ڕۆژەڵاتی ناوەڕاست لەم ناوشانەوە ڕویان تیەکە پەیوەندی بەوەی ئەوان هاتوون لێرە دەوڵەتێکیان دروست کردو بێبێ ئەوە هیچ بنەمایەکی تیاابێ بنەمای دەوڵەت نەبووە لە بۆ ئەو هەموو دەوڵەتانی کە دروستکران ئێستاش تا ئێستا یعنی قانونی نێو دەوڵەتی دەڵێ توزانم فکری غەربی دەڵێت بە هەموو جۆرێک دەیان پارێزێ کاکە دەوڵەتی فاشیلن چاوەکەم میلەتی فاشیل بلنێت نین بریتین لە کۆمەڵک میلەت لە ناو یەک دەوڵەت عەرەب خەریکە بڵێن 50 میلەتە تکریتی میلەتێکە مسڵایی میلەتێکە هەستەکەی باشە کوڕی نەجەف میلەتێکە کوردەکەش تازە باسمان کرد کەلار میلەتێکە کۆیە میلەتێکە هەستەکەی وایە بەڵێ بە هەمویان دەگوترێت کورد بەڵام هەستی ئینتیما چۆنە بۆ ئەو بستە زەویەیە و ئەو چەند دەپازدە ئامۆزا و خاڵۆزەوە هەمووی دڵی بە خەڵکی شارەکەی خۆیە هەر ئەوەندە گەڕک ناڵێم کەس نییە وەکو کورد بیر بکاتەوە کەس نیە وەکو عەرەب بیر بکاتەوە کەس نیە وەکو عێراقی بیر بکاتەوە هەیە بەڵام یعنی چی لەو ملیۆنەها کەسە چەند کەس دەبینیەوە جیان نابێتەوە ناوەندە ئەکادیمیەکانی ئێمە بێجگە لە زانکۆ ناوەندی دیکەمان هەیە ئەکادیمیای کوردی چیتی ئەکادیمیای کوردی ئەو ینی بەراوردی بکەین ئێستا لەگەڵ ڕابردوو ئێستا ئێمە حکومی خۆمانمان هەیە حکوومەتی خۆمانمان هەیە دەسەڵاتی کوردیمان هەیە لەگەڵ ڕابردوو کە کورد لە بەردەم ئەو شەپۆلە توندەی توانەوەی نەتەوە زمان کولتور ئەگەر بەراوردێ بکرێ ئێستا ئەو ناوەندە وەک ناوەندێکی باڵای ئەکادمیکەن ئەکادمیای کوردی باکی خۆی هەساوە ئێستا ئەکی خۆی گێڕێ وەڵاهی جەنابەت جوابدەوە من لە مۆقیفی پرسیارکردنە باشە هیچ هەستت پێ کرد جێ دەستە چی هەیە دوای بەرنامەکە جواب دێم باش جوابەکەی من کاک محەممەد ئەوەلەن ناتوانم جوابە چ ئێرانی بدەمەوە جێ دەستیان بە تایبەتی تۆ خۆت لە بەغدا بووی و لەگەڵ ڕەحمەتی مامۆستا مەسعود محەممەد ینی ئەو خۆی لە ئەکادمیا بووە ڕۆڵی هەبووە ینی تۆ لە کوردیەکە خۆماڵی لە قوماشەکە هێزانی کاک محەممەد منداڵێک بابی دوکاندارە باش با مەسەن هەفتەی چەندین جار لەگەڵ بابی دەچێتە دوکانەکە باش وانە
دگەبرە دەبێتە هەرزەکار سبینە ڕەنگە ئەو دوکانەکەش بگرێتەوە نەشی گرێتەوە فێرە بازار دەکە دەبێت بێگومان من وەکو منداڵێک مالی 64 تا 78 کە داخرا کۆڕی زانیاری کورد زۆر جار لەگەڵ بابم وەکو هەمان منداڵ بام دەستی گرتووم بردومی بۆ کۆڕی زانیاری کورد دوکانەکەی بابم ئەوە بوو تێدەکاک محەممەد جەرگم بۆی دەسووتێ جەرگم بۆ دەسووت شتێکی دیش بۆ ئێستاش شتێکی دیشەیە جەنابی کاک مەسعود بارزانی زۆر مەبەستی بوو ساڵی 97 یعنی بەدا بابی دانار دەویست زیندوی کاتەوە باش و زۆر پەرۆشی بوو زۆر پەرۆشی بوو بەجددی گرت بووی زۆر بەدڵسۆزی ئەمن ئاگادارم گەورە بوو ساحب ژن و منداڵنەوە ساڵی 97 ئاگەم لە هەموو ئەو هەنگاوانە بوو کە ئەکادیمیای کوردی دامەزرا بەڵام زۆر بەداخەوە کۆمەڵک شت هاتە پێش یەک لەوانە نەخۆشکەوتنی باڵم پێشتەکەی تێگدا ئێستاش جەرگم وەی دەسووت بەس ئەم یەکشتم هەیە لە بۆ جەنابی کاک مەسعود ئەگەر بوێرم شتێکی پێ دەڵێم one more mile to go یەک هەنگاو ماوە بیکەین چییە؟ کلیلەکە لەکن منە لە خۆڕا دەبینم نەچووە بچێ باش ئەو هەوڵانەی کە هەبوون ینی باسێکرد کە کۆمەڵی ئاستەنگ هەبوون کۆمەڵی هۆکار هەبوون بۆەوەی نەگاتە ئەو ئامانجەی کە هەبووە ینی لانی کەم نزیک بێتەوە لێ ئەوەی کە ئێستا هەیە ئەوە چییە ینی تا چەند توانیویانە ڕۆڵی خۆیان بگێڕن چوزانم یەک قسە ناکەم کاکە یەک قسە ناکەم ڕۆیان جێراوە ڕۆیان نەجێراوە ئەمن دەزانم ئەنجام نابینم بەڵام کاتی ئەوە هاتووە حدێک بۆ سوزانم ئەو وەزعدانین دەست بە پرۆژەیەکی دیکە بکەین کاکە وێتون نابەت لێنەوە خەم نەمبیست بوو نەتەوە سازی وەڵای لەتم بیست ئەو زەم کاتی ئەوە هاتووە پێویستمان بە ئەمن دەیکەم لێرە بێ لە هەر جەیەک بێ ئەمن بەخۆشی بە ناخۆشی دەیکەم هەوڵی خۆتەیە بەس خۆشە پشتیوانیشت هەبێ زۆر خەڵک وا دەزانێت ئەو قسانەی کە بۆ من دێن کاکە تو لاخ لەسەر لاقدانیش توی نازانم چۆمە دەزانن خوا دەزانێت چۆن بیر دەکەنەوە لەم نازانم هە بەس لە ماڵێ خۆم خۆ بەخت ڕوودا و بەهانام هات زائیدەن یەک دوو خزم کە مەمنونتانم بەڕاستی ئێمە وەکو میدیا ئەرکی خۆمانەوە خۆشحاڵیشینێنی مەمنونتانم ئێمە ینی بەڵام بێ مجامەلە و بێ ئەولا چیدی ناکرێ ئەوها بڕوە ئەو ئەکادیمیایە دەزانی چۆنی دەبینم بە گوڵێ ها لۆریەکی گەورەیە سەقەت کراوە دانراوە دوو وایر لێرە سوتاون فیتەرەکان دێن نازانن چۆن بە ئیشی خەنەوە ئەمن لە منداڵیەوە تێدا بووم ئەوانەی کە ئێستا کاری لەکەن بەرهەمیان نییە جوڵیان نییە چناوە ئەو بەرهەمە بۆچی نیانە خەتای خۆیانە یا ڕۆڵیان پێنەدراوە یا دەستکراوە نەبوون یا چوزانم ئاستەنگیان زۆر بووە کاکە ڕێزش تایبەتم هەیە بۆ هەموو لایەک قسەی ڕاستی هەمویان ناناسم نەهاتا بڵێم وەڵاهی فلان باشە فلان خراپە باشە بەڵام کاکە کۆمەلگایەکەت خۆی پلانی نییە حزبەکانت پلانیان نییە هێشتا لە 1950 دەژێنەوە 1950 بیر لە 2050 ناکەنەوە ئەمن بیر لە 2050 و 2100 دەکەمەوە ئەوەی ئیش ئەکادمیا پێگومانێنی تۆ بێ ڕوئیە و دیدگەیەکی دوورتر بەداخەوە هەمە مەسافە دەبێت بۆ زۆر کەس بۆ بەداخەوە تەمان شتێک هەیە فلان هەیەی ئەمن نیمە یا سەتار بزانێت چ لێ دەکەن 1970 ڕۆژێک ژگارێکی تاڵ بوو لە ژیانی ماڵێمە ئەمن وەکو منداڵەکی 14 ساڵی بابم هەڵات ویستیان ئەدامی کەن تێکۆشەرانی کورد چەپڕە و کە ئێستا بوونە ملیۆنێرەکانی کورد بەخۆ بە بنەماڵەوە هەمووی بوونە تریلیۆنێر نەمان دەزانی کەی مارسی سەرڕەشەکان دێن بزرمان دەکەن
هەفتاوەشت تو سێمان خۆی لە ئوردن شاردەوە پێیان نەهات چۆنێکی بێ هاتەوە با لە وەکو ئیقامەی جەبری لە ماڵیان بەجێ هێشت و خەریبی لە برستانە بری دەبێت تۆڵی ئەو ڕۆژ بکەمەوە شخصی نییە بەس ئەو ڕەوتەی کەڕایان گرت تۆڵەی شخص تۆڵەی ئەوەی کە کۆری زانیاری کوردیان داخست و گوتیان ئۆ خەش ئەلحەمدولله نەما مەبەستمەوە جەژنیان بوو ئەتەوێت تۆڵەی داخستنی کۆری زانیاری کورد بکەیتەوە زندوی کەیت شتێک هەیە جارە نەگوتراوە شتێک هەیە باس نەکراوە زۆر گرنگە زۆر بەسوودا تەفعیل نەکرا ئەکرێ باسیکەین 4 ساڵی 4 ساڵێ کاتی ئەوە نیە کاتیەوە نیە من لە کۆتایی نزیکە بمەوە بەرنامەکەمان ناوی خوای لێ بێن هەرەوەندە دەگوترێت هەرەوەنە سپاس دەکەم هیوادارم کە لە ماوەی هیوادارم دەنگ بگات ئیشەڵڵا هیوادارم لە ماوەی ئەو سیانزە زنجیری کە پێشکەشمان کرد بێگومان هەموو کەس قبوڵی نییە هەموو کەس لێ ڕازی نییە بێگومان ئەگەر قسەیەکی ڕقیشم کرد بێ داوای لێبردن نەکە بێگومان یعنی هەر قسەیەکیش کرابێ بە ئامانجی خاڵدان نان بووە دیاریکردنی گرفت و دەردەکانی ئەو نەتەوە قسە هەڵ دەڕێژم وەکو چۆن لە ماڵی خەم دانیشت بم بەخوا لەسەر تەلەڤیزیۆنش ئەها قسان دەکەم وا فێر بووم بڵێم چی ڕاشکاش نییە بێگومان عەزیز زۆر جار کێشەیە بەس ئیشە بارابێن لە قسەی ڕاستی سپاس دەکەم خۆشحاڵ بووم سپاس دەکەم سپاسی ڕوودا دەکەم کاکە سپاس مامۆستا بەڵێ خۆشەویستان ئازیزانی پۆدکاستی ڕوودا و پۆدکاستی ئەمڕۆی زار و نەتەوە کۆتایی هات سپاس کە بینەرمان بوون سپاس کە جۆگرمان بوون بەو هیواین کە لەگەڵ مامۆستا توانی بێتمان لانی کەم وەڵامی هەندێک پرسیاری ئێوە یان هەندێک گرفت و ئەو گرفتانی کە لای ئێوە جێگەی پرسیار بۆ باسی بکەین خواتان لەگەڵ